بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پارتی یەکێتی ڕێکەوتون لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە پێی زانیاریەکان لاگەری نهاتنە پێشەوەریەکە لە گۆڕان و کۆمەڵ پارتی و یەکێتی دەیانەوێت پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە و تەمەنی خولی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک و سەرۆکایەتی هەرێمیش بۆ ساڵێک درێژ بکەنەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پەرلەمانی کوردستان و دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە بکەین. سەرتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕایجیان لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە. دوای نزیکەی 2 ساڵ لە پەخستنی ئێستا باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت. کۆمەڵی ئیسلامی کە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەشدارە بە ڕوونی تێڕوانینی خۆی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەربڕیوە. لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی جەختی لەسەرەوە کردەوە پێویستە بارودۆخی پەرلەمان ئاسایی بکرێتەوە و هەموو ئەو دەسەڵاتانەی هەیبووە لە کاری یاسادانان و چاودێری ممارەسەیان بکات. هاوکات ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ چاکردنی بژێوی خەڵک بە ئەولەویە دەزانێت و بە پێویستی دەزانێت هەرچی زووە کۆتایی بە پاشەکەوتی موچە بهێنرێ. سەبارەت بە پەیوەندی ڕیفراندۆم و پەرلەمانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ پێیوایە تەنیا لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە بڕیار لە کاتی ڕیفراندۆم بدات و یاسایی بۆ دەربکە. لەلایەکی ترەوە جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان کۆ بە وجەختیان لە ئاساییکردنەوەی پەرلەمان و باشکردنی بژێوی خەڵک کردەوە. دکتۆر ڕەوف عوسمان سەرۆکی جڤاتی گشتی گۆڕان ڕایگەیان گرنگترین پرس چاککردنی ژیانی هاوڵاتیانە. سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمانی سەرۆکی جڤاتی گشتی گۆڕان ڕایگەیان دەبێت شکۆ و هێزی یاسادانان بۆ پەرلەمان بگەڕێتەوە و لە پەرلەمانەوە چارەسەری کێشە سیاسیەکان و دۆخی هاوڵاتیان بکرێ. هەریەکە لە کۆمەڵ و گۆڕان دەیانەوێت پەرلەمانی کوردستان و خۆی ئاسایی بکرێتەوە و ئەرکەکانی خۆی بەبێ ڕێگری جێبەجێ بکە. هەرچی پارتی دیموکراتی کوردستانە دەیەوێت پەرلەمانی کوردستان بۆ پرسی ڕیفراندۆم کارا بکاتەوە و بەرجێکی یاسایی بەبەر ڕیفراندۆم دابکات. بەپێی زانیاریەکانیش پارتی یەکێتی لەسەر سیناریۆیەک ڕێککەوتون بۆ ئەوەی پەرلەمان بەپێی خواستەکانی خۆیان کارا بکەنەوە ئەگەر گۆڕان و کۆمەڵ نەچنە پێشەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاکتۆر شێرکۆگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بۆی کە ئێستا باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت. پێتان وایە چۆن پەرلەمانی کوردستان کارا دەکرێتەوە؟ سڵاو لە بینەران. لە ڕاستیە پەرلەمانی کوردستان هێشتا ماوەی یاسایی خۆی ماوە. ئەو کاتەشی کە بە بڕیارێکی حیزبی پارتی دیموکراتی کوردستان لە 12 ئۆکتۆبەرە پەخرا و کارەکانی وەسێنرا پێویستە هەر بۆ شێوەیە ینی هەمانەوە بڕیارە حیزبیە لا ببرێت بۆ پەرلەمانی کوردستان دەست بە شوکارەکانی کاتەوە بەبێ هیچ گۆڕانکاریە بەبێ هیچ مەرجێ بەبێ هیچ ئاڵوگۆڕێک چ لە دەستەی سەرۆکایەتیا بێ چ لە شوێنێکی ترابێ و پەرلەمان دەستکاتەوە بە شوکارەکانی خۆی کە لەباری یاساییە هەمووان نەزانینیش پەرلەمان چییە و لەو کاتەشی کە پەرلەمانی کوردستان تیا پەخراوە ینی بەرمەبنای با بڵێن کێشە سیاسیەکان بە تایبەتی لێکەوتەی پرسی سەرۆکایەتی هەرێم بووە بۆی ئەمە لە هەموو بارێکە ئەبێم کێشەیە چارەسەر کرێت و پەرلەمان دەستکاتەوە بە شوکارەکانی خۆی و ئەو ئەرکا سەرچانی کە هەموو پەرلەمانێک لە عالەمە هەیەی. بەڵام لێسەدا پێت وایە بەم شێوازی کە بەڕێزت دەڵێ کارە دەکرێتەوە بە دەستی سەرۆکایەتی ئێستا و ئەرکەکانی خۆشی ڕابپەڕێنێت؟ لە ڕاستیە دەبێ هەروە بێ و هیچ ڕێگریەکیش نابێ هەبێ لە بەردەم ئەوەی کە بە جۆرێکی تر پەرلەمان دەست بە شوکارەکانی کاتەوە. چکە من وەکوتشم پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی حیزبی پارتی دیموکراتی کوردستان وەسێنراوە پەخراوە کارەکانی و بێم بڕیارە حیزبێ کۆتایی پێ بێت و ئەسڵەن دەبوو زۆر زووتریش پەرلەمانی کوردستان دەستی بە شوکارەکانی بکردایەتەوە چونکە هیچێک لەوانە کارێکی ناپەیڕەویان نەکردووە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان لایان نەداوە تا تۆ بیت ینی گۆ ئاڵوگۆڕێتی بکەی بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان بۆ هەیەتی هەیە دەست بە شوکارەکانی بکاتەوە و هەموو حیزبانەشی کە بەشدارن لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە و
نوێنەریان هەیە لە پەرلەمانی کوردستانە و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزانی تریش ئەبێت زمینە خۆشکەن و زمینە بڕەخسێنن بۆ ئەوەی کە پەرلەمانی شکارەکانی خۆی بکات و ئەوە پەرلەمانیش دەبێت بێگومان هەم پەرلەمان هەم پەرلەمانتارەکانیش بەو ئیرادەیەوە کارکەن کە ئەو زمینەیە دروست بێت و هەموو بەربەستانە تێپەڕێنرێت کە هەیە لە بەردەم کاری شکاری پەرلەمان. سپاس دەکەم مامۆستا زەنابشت بە خێربەی پێتان وە لەم قۆناغدا دەتوانرێت بەو ڕوئیا جیاوازەی کە هەیە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان کارا بکرێتەوە یاخود کارش بکرێت و کاراکردنەوەیکی چۆنەی بۆ چوونیەوە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ بە قۆناغێکی مێژووی زۆر هەستیاردا تێدەپەڕین ئەو قۆناغەکەش دوای دایان ساڵ خەباتی گەلی کوردستان و ئەو گۆڕانکاریانەی بەسەر ناوچەکە و هەرێمەکە بەگشتی و بەسەر جیهانی ئەمڕۆدا هاتووە و ئێستا هەلومەرجێکی سیاسی لەبار هەیە بۆ ئێمە بتوانین بەرهەمی خەباتی ساڵانی ڕابردوومان بدورینەوە و بگەینە ئەنجامێک کە خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان خەباتیان بۆ کردووە خوێنیان بۆ ڕشتووە و گەشتوینەوەی کامڕۆ هەرێمی کوردستانمان هەیە و فیدراالێک لە کوردستان چەسپیوە و فیدراالێش بەرەوە بڕۆین ببینێت دەوڵەتی سەربەخۆ. هەنگاوێکی ئاوا گەورە و لە مێژینە کە وەکوتمان ئەمە خەوی هەموو تاکێکی خەڵکی کوردستان بووە و خەوینەوەکانی پێش ئێمەش بووە ئەمڕۆ ئێمە ئێستا پێگەشتوین لەو هەلومەرجە ئێستا هەیە. ئەمە پێویستی بەوە هەیە هەنگاوی زۆر گەورەی بۆ بندرێ و هەنگاوەکانیش ڕاستە ریفراندۆم شتێکی پێویستە و هەموو خەڵکی کوردستان پێی باش بۆ دەوڵەتی سەربەخۆ هەبێ و ریفراندۆمیش بکرێت بەڵام ئەو ریفراندۆمە بۆ دەوڵەتی کوردستان بێ و ئەو ریفراندۆمە لە پێناو مەبەستی حزبی و سیاسی نەبێ و ئەو ریفراندۆمە بە حزبی و بە شەخسەنە نەکرێ و ئەو ریفراندۆمە یاسایی بێ ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی نەکە ئەگەر نەتەوەگرتوەکانی پشتیوانی نەکە لانی کەم شەرعیەتێکی ناوخۆیی هەبێ پەرلەمانی کوردستان بڕیار لەو ریفراندۆمە لە کات و شوێنی لە میکانیزمی جێبەجێکردنی ریفراندۆمەکە بدا تا ئەگەر وڵاتانی دنیاش کە ئەوەی ئێمە دەیبینین واگەدارین و ڕاستیەکە ناشارێتەوە پشتیوانەی ریفراندۆمەکە ناکەن نە وڵاتەکانی ناوچەکە و نەوە زلهێزانی دنیاوانەی خاوەنی بڕیارن و نەتەوەگرتوەکان لانی کەم ئەم کات و ساتان پێپەسند نییە. ئەگەر هەموو ئەمانە بخێنەلاوە ئەبێ لانی کەم ریزەکانی ناوخۆمان تەبابین چونکە ئەم کارە گەورە پێویستی بەوە هەیە هەموو حیزبە سیاسیەکان بڕیارێکی سیاسیە گرتو و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی وە ڕێکخراوەکان و تەنانەت ینی پشتیوانێکی هەمە جۆریەوێ بە هەموو پێکاتەکانی خەڵکی کوردستانی شەوە بۆ ئەم هەنگاوە گرنگە تا بتوانین لانی کەم لێرە سەرکەوتوو بین و کەمترین ڕێژەی پشتیوانی نێودەوڵەتیش بەدەست بێنین ئەبێ ئەمە بکرێ. بەڵام ئێمە بمانێ هەنگاوێکی ئەوە گەورە و مێژووی بنین و پشتیوانی نێودەوڵەتی نەبێ و لەناو خۆشمانە ناڕێک و ناتەبابین و پەرلەمان کارانە بێ من پێم وایە تیا سەرکەوتو نابین لانی کەم بیانوە دەینە دەست وڵاتانی دنیا وڵاتانەی کە بەسەر و هەمویانەوە نزیکترین دۆستی گەلی کوردستان و دەسەڵاتدارانی کورد وڵاتەکانی ئەمریکا بۆ چونکە کورد هاوپەیمانێکی باشی بووە لە ڕووخانی ڕژێم و لە شەڕی داعش و دژە تیرۆر و دواتریش ئەمریکا بەرژەوەندەکانی لێرە پارێزرا بۆ سوودی وەرگرتەوە. بەڵام کاتێک ئەمریکا لە ریفراندۆم مەکەن کۆمەڵێک هۆکارمان بۆ ڕیزەکایەکێک لەوانەڵێ کێشەی ناوخۆیتان هەیە و بار و گوزەرانی خەڵک باش نییە کەوا بێ لانی کەم بیانووی ئەوانە ببڕین کێشە ناوخۆیەکانی ئێمە یەکێک لە هەنگاوەکانی بەمە دەکرێت پەرلەمان کارا بکرێتەوە تا ببێتە منبەرێک بۆ دەرچوونی بڕیار و بەڵام چۆن کارا بکرێت قسە لەسەرەوەی من پێم وایە ئەگەر مەبەستمان بێ ریفراندۆم بکرێت سەرکەوتوو بێ هیچ مەرجێک نییە لە پێناو کاراکردنەوەی پەرلەمانێکی شەرعیمان هەبووە هەڵبژێردراوە پەرلەمان کارنامەی خۆی هەیە پەرلەمان ئەزانێت چۆن کاری خۆیەکە و ئەرکەکانی پەرلەمانی زۆر دیارن هیچ پێچ و پەنایەکی تیانی خۆم یەکەم جارنێ پەرلەمان لە کوردستانە دابنین لەبەرەوە پەرلەمان وەکو خۆی دەست بە کار بکاتەوە بە هەمان سەرۆکایەتەکەی پێش و ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ ئەرکەکانی پەرلەمان هەرچیە لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمە دەرکردنی یاسایەکە بۆ ریفراندۆم و ڕاپرسی و ئەوانەی تر ئەمڕۆ پێویستن ئەمانارکی پەرلەمانن دەکرێت لەوێ لە ناو پەرلەمانە ئیش لەسەرەوە بکرێ و ئەم بڕیارانە کامەی گرنگە کامی پێویستە کامیان پاش بخرێ پەرلەمان خۆی بڕیاردە ئەگەر بمانەوێت لە ریفراندۆمەکە سەرکەوتوو بین و مەبەستمانەوە نەبێ ئەم هەلومەرجە لە دەست بدەین. من پێم وایە ئەم هەنگاوانە ئەگەر وا بنرێ تەنها بۆ ناشرینکردنی ریفراندۆمە من لەگەر من خۆم و پێشم وایە خەڵکی کوردستان و هەموو دڵسۆزانی کورد لەگەڵەوە نەبوو ریفراندۆمێک بکرێ لە 1970 خەڵکی کوردستان پشتگیری بکە لە کاتێکا میلەتێک لە 100 داوای
سربەخۆبوون و ریفراندۆم و جیابوونەوە بکە ئێستا بیگەێنینە حاڵەتێک لە 160 خەڵکەکە ئەی بۆ نەیە ناشتەوایەکی نیشتیمانی بکەین ریفراندۆمێ بکەین کە زۆرینەی خەڵکی کوردستان پشتیوانی بکەوە گوێ بۆ کێشەکانی خەڵک بگرین و لەو ئاسمانە بینە خوارەوە و لە کەلی شەیتان بینە خوارەوە ئەو شاخە بەرزە نەگرین و بین بزانین میلەت چی دەوێ و حیزبەکان و داواکاریەکان چیە لە پێناویەوە ئەمادەبێت لە کەڵی شەیتان بێتە خوارەوە ئەو دەسەڵاتدارانەی کورد کە ئامادەنین لە پێناوی ریفراندۆم لە کەڵی شەیتان من بە بۆچوونی من وایە و ئامادەنین لە پێناوی ئەو ئامانجە گەورە تەنانەت پەرلەمانیش بەبێ مەرجکارا بکەنەوە و گوێ بۆ داواکاریەکانی خەڵک بگرن سەرەت و سامانێکی زۆری خەڵکی کوردستان لە دەرەوە لە بانقەکانە ڕێژەیەکی بێنەوە بیدەن بۆ خەڵکەتیا سوپاس دەکەم خۆش کاکتور سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان ئێستا باز لە سیناریۆی پارتی و یەکێتی دەکرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان باز لەوە دەکرێت تا هەفتەیەکی تر کارایی دەکەنەوە ئەگەر بۆ نمونە گۆڕان و کۆمەڵی نسنە پێشەوە ئەمە هەوڵێک لەو بارەوە هەیە لە ڕاستیە لە سیاسەتە هیچ شتێک مستەحیل نییە بە تایبەتی لە ئێستای هەرێمی کوردستانە و بە تایبەتی ئەو برادرانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشیان نەیاشاردوێتەوە پێرێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە لە دوای کۆبوونەوەکەیان باسی ئەویان کرد کە ئەوان بەرمەملای ئەو ئیتفاقە استراتیجی کە هەیەی لە ڕابردووە هەوڵێن ئیتفاقی ترکەن لە ئایندا بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش کە دوێنێ بەیاننامی خۆیانیان بڵاو کردوێتەوە هیچ دانووسانێکە ڕەت ناکرێتەوە و بە دانووسانیش بەشێکە لە خەباتکردن بۆ گەیشتن بۆ ئامانجەی کە هەر هێزێک لە پێناوی تەوان ئامانجەکەش لە پێناوی خەڵک و میلەتەکایە کە کاری بۆکە ئێمە ڕوئیامان زۆر وازەحال لەسەرەوەی کە پێویستە ئەو بابەتەی کە پەرلەمانی لەسەر پەخراوە ئەمە چارەسەر کرێت هاوکات لە ئێستاشتا مەسەلەی ژیانی خەڵکو بەڵام تێڕوانینی پارتی جیاواز نیە لەو تێڕوانینەی ئێوە لە ڕاستیە بێگومان ئەگەر جیاواز نەبووە هەڵبەتە یەک حیزب بووین دوو دنیابینی جیاوازە دوو بیرکردنەوەی جیاوازە و دوو میکانیزمیشکردنی جیاوازیشە بەڵام وەکو مامۆستادارەش باسی کرد ئێستای هەرێمی کوردستان ئەوە ئەخوازێ لە ڕاستیە کە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و بۆ دووبارە نەکردنەوەی ئەو ئەزمونە شکست خواردووەی ساڵانی ڕابردوو و بۆ لە دەستنەچوونی ئەو دەرفەتانەی کە دێنە پێشەوە لە ئایندەی منتیقەکە بۆەوەی هەم لە بەردەم مێژووە ئەمانەی کە ئێستاکە با بڵین لە ئەحزابی جۆرا و جۆر سیاسەتەکان لە کوردستانە و ڕابەرایەتی ئەم دۆزاکەن بۆ ئەوەی لە بەردەم مێژووە بەرپرسیار نەبن و هەمان ئەو احتراجی دیانەی ڕابردوو دووبارە نەبێتەوە پێویستی بەوە هەیە بە تایبەتی ئەو هێزانەی کە با بڵین هەم زۆر کورسی زیاتریان هەیە لە هەرێمی کوردستانە و هەم زۆر لە بەرکەوتەی خۆیان زیاتریان بەرکەوتووە لە حکومڕانی هەرێمی کوردستانە و هەم لە بەدیوێکشا لە ڕاستیە سەبەبن لە ئێستای هەرێمی کوردستان و پەخستی پەرلەمانی کوردستانە ئەمە پێویستی بەوە هەیە لە ڕاستیە بێنە پێشەوە بۆ ئەوەی بتوانرێت لانی کەم ئەم قۆناغە تێپەڕێنرێت کە ئەم قۆناغە لە ڕاستیە میلەتی کورد تەنها نەبێت بە جەنگاوەرێکی ئازا بەڵکو لە دوای داعش دەستکەوتی سیاسی بچێتەوە ئێستا گەر بۆ نمونە پارتی و لاەنە هەندێک لایەنە تریش ئامادە بۆ نمونە کێشی سەرۆکاتێرەم چارەسەرکەن وەلاگەری بۆ نمونەوە گریمانێک نەچوونەوەی گۆڕان و کۆمەڵ ئەوەن دەتوان بەبێ سکرتێر و سەرۆک پەرلەمان کارا بکەنەوە دانیشتی پەرلەمان بەڕێوەبەر لە ڕاستیا گەر لەباری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و سیرکەی پێویستی بەوە هەیە کە هەموو کارنامەیەک لایانی کەم دوو کەس لە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی واژۆی لەسەرکەن بەڵام تەنیش ئەمەشەوە بە دوو شێوازی جیاواز لەناو پەیڕەوی ناوخۆ لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە باسی ئەوە کراوە کە بە ژمارە 25 ئەندامی پەرلەمان یا بە ژماری 37 ئەندامی پەرلەمان دەتوان داوای کۆبوونەوەی ئاسایی بکەن و کۆبوونەوەش چڕەکرێتەوە لەسەر ئەو بابەتەی کە داواکەی بۆ کراوە لە ڕاستیە ئەم میکانیزمانە هەیە لە پەرلەمانی کوردستانە بۆیە ڕەنگە لە ئایندا یەکێک لەو سیناریوانەی کە باسەکرێ ئەوە بێت کە پەرلەمان با بڵین بە زۆرینەیەک لە نێوان ئەو لایەنانی ترا دەست بە شوکارەکانی بکاتەوە بەڵام ئەمە بێگومان ڕەنگە قازانج بەو ئێستای هەرێمی کوردستانەوە بە ئاشتەوایی نەکە لە هەموو بارێکە پێویستە پەرلەمانی کوردستان
بەبێ مەرج دەست بە شوکارەکانی خۆی بکاتەوە. باشە پێ دوای هەدەفیان چی ئێستا بوو نمونە لانی کەم دەیانەوێت دەستی سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕن بۆ نمونە ئەگەر بۆچەوە کارێک لە ڕاستیا ڕەنگە ئەمە پەیوەندیدار بێ بە ڕابردووەوە ینی ئەوان پێیان وایە لە ڕابردووە با بڵین لەو دەستی سەرۆکایەتیە هەمیشە دوانیان با بڵین جۆرێک لە تەنسیقی زیاتر لە نێوانیان هەبووە و ئەگەر بەهاتایە و ینی پێکاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەم جۆرەی ئێستا نەبووایە ئەوە ڕەنگ بوو با بڵین کۆبوونەوەی بولایانی کەم 23 حوزەیرانی ساڵی 2015 نەکرایە کە کۆبوونەوەیکی زۆر ئاسایی و یاسایی بووات واتە ئەمە جۆرێک لەو بیرکردنەوەی لە پشتەوەیە بۆ ئەوەی با بڵین جۆرێک لە احتیواکردن یا هەژمون هەبێ بەسەر سکرتێر بگۆڕێت سەرۆک بەتەنێ خاوەن یەک ڕوئیابێت بەبێ ئەوان ناتوانێت شت بکات بێگومان هەموو ینی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەم هەرێکێک لە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی با بڵین دەسەڵاتی تایبەتی خۆی هەیە و هەم دەسەڵاتی پێکەوەییشیان هەیە یەکێک لەو شتانە ئەوەیە کە لە ڕاستیە مەسەلەی بەرنامەی کارە کە پێویستە بەلایکەمەوە دوو لە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی واژۆ لەسەر بەڵامەوەست ئەگەر بەرنامەی کار بۆ نمونە جێگر و سکرتێر بیانەوێر جۆری بخەنە بەرنامی کار سەرۆکیش دەتوانن بەڵێ دەتوانن بەڵێ سوپاس دەکەم. ڕەنگایشێک لە سیناریۆکانیش ئەوە بێت کە ینی بیانەوێت لە ئێستادا ئەگەر لە ئەگەری وەکو خۆت باست کرد با بڵین نەچوونە ناو ڕێکەوتنیەکێکەوە کە با بڵین گۆڕان و کۆمەڵیتیابێ ڕەنگایشێک لە سیناریۆکان کە باس کراوە ئەوە بێت کە پۆستی سەرۆکایەتیەکە سەرۆکی پەرلەمان بێڵنەوە با بڵین جێگر و سکرتێرێکی هەڵبژێن بەڵام ئەگەرەوە بێ ناتوانرێت هیچ بکرێ و داواکارێنێک کە پێشتر مەسەرەن گۆڕان و کۆمەڵ هەیان بووە بوو لە ڕاستیا و داواکارانش کە هەبووە لە ڕابردووە داواکاری هەموو خەڵکی کوردستان بووەوە لەسەر بۆ پتەوکردنی دیموکراسی بووە بۆ چەسپاندنی سیستەمێکی دیموکراسی پارلەمانی و بۆ نووسینەوەی دەستورێکی پەرلەمانی بووە لە پێناودادی کۆمەڵایەتیە بووە هەر بەتەنهاش ڕاستیە ینی ئەگەر مەسەلەکە بەستینەوە بە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمەوە هەر کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕان نەبوون یاخود فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان نەبوونەوە فراکسیۆنی تریش بوون لە پەرلەمانی کوردستانە کە هەمان پرۆژەیان پێشکەش کردووە جا ئێستا بە جۆرێکی تر بیرەکەنەوە ئەوە شتێکی ترە کەواتە بە ڕوونێگە سکرتێر بگۆڕن سەرۆکی پەرلەمان ئەگەر بێ یاسی سەرۆکایەتیێرێم هەموار بکاتەوە جێگر و سکرتێرێکی تری لەگەڵم ناتوانێت ئەمە بکات لە ڕاستیە ینی مەسەلەی بەرنامەی کار طبعا تو هەموو پرۆژە یاسایە کە لە پەرلەمانی کوردستان پێشکەشەکرێ بە دوو طریقەیە یاخود ژمارەیەک ئەندامی پەرلەمانە یاخود ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسانە لە ئەمەی کە ئێستاکە هەیە ما خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و لە خوێندنەوەی دووەما بۆکە کۆبوونەوە نیسابی بۆ قڕ نەکراوەتەوە بۆیە لەم حاڵتە ینی ئەمە ئەبێت ینی چارەنووسی بە شوێنێک بگا ینی ئەبێت دیسان بچێتەوە بەرنامی کار بەڵام وەکوتم لە هەموو ئەحواڵەکە بەلای کەمەوە لە سێکەسەکەی دەستەی سەرۆکایەتی دەبێت دوو کەسیان واژۆ لەسەر بەرنامی کار. سپاس دەکەم کاکتور مامۆستا سەبارەت بەو سیناریۆیانەی کە ئێستا هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان پێ دوایە ئایندەی خەباتی پەرلەمانی لە کوردستان لە بەردەم چ قۆناغێکدایە؟ من پێم وایە هەر سیناریۆیەک لەوانە ئەگەر مەبەست پێ شکاندنی لایەنە سیاسیەکان یەکتری بێەوە مەبەست پێ بەرەو پێشبردننی ئەجندای حزبێکی دیاریکراوە یا دوو لایەنی دیاریکراو بێ لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانە هەر سیناریۆیەک لەو بابەتانە ئەنجامەکەی مەحکومە بە شکست چونکە بەڕاستی وەکوتم ئێمە لە هەرێمی کوردستانە هەرێمێکین قەیرانمان هەیە کێشەمان هەیە و خەڵکی کوردستان چاوەڕوانی هەیە ئێمە چاوەڕوانی کوردستانێکی سربەخۆین ئێمە چاوەڕوانی ئەوەین هەرێمی کوردستان ڕزگاری بێت لە داگیرکاری ئێمە چاوەڕوانی ئەوەین هەرێمەکەمان سیستمی هەبێ ئێمە چاوەڕێی ئەوەین ئەم وڵاتەی ئێمە پەرلەمانی هەبێ ئێمە چاوەڕێین ئاڵگۆڕی دەسەڵات هەبێ ئێمە چاوەڕێین لە وڵاتە نان و ئازادی هەبێ ئێمە چاوەڕێی ئەوەین بەرەو پێش بچین دیموکراسی هەبێ پێشێلکاری لە مافی مرۆڤانە بێ ئێمە لە سەردەمێک هاژین ئەمانەیە شەفافیەت هەبێت داهاتی ئەم وڵاتە بزانین چی لێبێت تاکی کورد بەرەوە وەڕوە ئەمنەوە نوێیی لە کوردستانە پێگەیشتوەنەوەیەکی ڕۆشنبیرە نەوەیە کەش دەخوێنێتەوە ئاگای لە دنیا هەیە و نەوەیە کەشتی لە ناشارێتەوە و سەردەمەکەش ئەو سەردەمەی ئەمڕۆ جیهانی پیاتێ پڕ دەبێ سەردەمی جیهانبینیە و سەردەمی وردبینیە و سەردەمی شتی شاراوە نەماوە بۆیە
من پێم وایە دەسەڵاتدارانی کورد هەموو حیزبەکان هەرێکە بە قەدەر پێگە و دەسەڵاتی خۆی بەرپرسیارە لەو خۆناغەمێژوێ ئێستا پیاتێ بەردەبین لە جاتیەوەی بیر لەوە بکەینەوە سینناریۆیەک ڕێکخین چۆنێک دوو لایەن پراوێز خین بیر لەوە بکەینەوە چی لە بەرژەوەندی خەڵکەوە بکرێت من بەلای منەوە شتێکی زۆر ئاساییە ئەگەر پارتی وێکێتی بەیەکەوە سینناریۆیەک بکەن و پەرلەمان کاراکەنەوە و خۆیان سەر لە نوێ بڕیار بدەن بە دروستکردنی حکوومەتێکی تر و درێژکردنەوەی پەرلەمانیش و درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێمیش قەچێکە ئەگەر کۆمەڵ و گۆڕان من پێوانەیە بە مەزەرەتمەند ببن دەتوانن کاری خۆیان کە من بە وەچوونی خۆم کاتی خۆشی ڕاموا بوو کۆمەڵی ئیسلامی و نەچێتەوە ناو حکوومەت و ئۆپۆزیسیۆن ببێ و پێشم باش بوو گۆڕانیش نەچوایە و لە هەموو کاتێکا بوونی ئۆپۆزیسیۆن زۆر بە پێویست دەزانم وەگەر حکوومەتێکیش کۆمەڵ و گۆڕان دروستیکەن هەر پێم باش ئۆپۆزیسیۆن هەبێ ئەگەر پارتیش بێ چونکە بەردەوامەوە لە خزمەتی خەڵکەوە لە سیمای سیستمی دیموکراسیە لە هەموو جیهانە بوونی ئۆپۆزیسیۆن زۆر پێویستە کە ئۆپۆزیسیۆن نەما تەوافقات دروست بوو لە بینی هەموو لایەکە زۆر جار بەژەوەندی خەڵک لە بین دەچێت باخەچێکە بەستەر لە نوێ ئۆپۆزیسیۆن دروست بێتەوە ئەگەر خوای کرد و ئەمانە توانیان کێشەکانی خەڵک چارەسەرکەن و پاشەکەوتی خەڵکیان گەڕاندەوە و نان و بژێوی خەڵکیان باش کرد و داهاتیان شەفاف کرد و سەروەتی ئەم وڵاتە ئەوەی تەخشان و پەخشانەکرا هێنایانەوە خزمەتی خەڵکیان پێ کرد و توانیان ڕفراندۆم بکەن و دەوڵەتی کوردی ڕاگەێنن ئەوە واجبی هەموو کوردێکە هەموو حیزبێکە هەموو تاکێکە دەستخۆشیان لێ بکە پیرۆزبایان لێ بکە واگەر نەشیکەین واقع و تاریخ و مێژوو دەستخۆشیان لێکە و پێی سەربەرزن و لە هەڵبژاردنەکانیشە بەرەنجامەکەی بینن ئەگەر هەر فرۆفێڵکردن و خۆڵکردنە چاوی خەڵک بێ و بەڕێکردنی کات بێ و سەروەت و داهاتی ئەم وڵاتە کەس نەزانێ بۆ کوێچێ و یاسا سەروەر نەبێ و ئاڵوگۆڕی دەسەڵات نەبێ و هەر دەسەڵاتی حیزبی بێ و هەر دەسەڵاتی تاکە شخصی بێ ئەوەی کە تا ئێستا بینیوانە وڵات بەرەوە ڕۆی با بە خەڵکی کوردستان دەتوانێت بڕیاری خۆی بدا دەتوانن تەزویر بکەن پارە بەکاربێنن فێڵیش لە خەڵک بکەن هەندێک خەڵکیش بکڕن بەڵام دەرەنجام زۆر دەسەڵاتداریتر هەموو ئەمانەی بەکارهێنا و نەتیجەی نەبوو بۆیە من پێم باشە لە جیاتی ئەوەی خەریکی ململانێ و پلانێک بین لە دژی یەکتریدا ڕێژین هەموو حیزبەکان ئەڵێم بیر لەوە بکەین ئەو چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە با ئەوە بکەین چی لە بەرژەوەندی ژیان و بژێوی خەڵکە ئەمە بکەین کاتی ئاشتی و تەبایی و شەفافیەتەوەدان بە هەڵەکانی خۆشمانە بنین و داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان بکەین لەوەی کە کراوە و بیر لەوە بکەینەوە کە ئێمە شۆڕشمان کرد ڕاپەڕینمان کرد خاوەنی سەرەت و سامان نەبووین بەلانی کەم بەرپرسەکانی ئەم وڵاتە هەمومان خەڵکێکی هەژار بووین لە سنوورەکانەوە هاتینەوە بە جووتە پێڵاوی لاسیکەوە ئێستا خاوەنی مەلایین دۆلارین لەکوێوە هێنامان کاتێکیش دەمانەوێت داوا لە میلەت بکەین بە برسێتی تەحمولکا و بێنان تەحمولکا بێ خۆشمان بێنان بین کەسێک خۆی نانی هەبێ نابێ بە برسی بڵێ برسێتی هیچ نییە کەسێک خۆی لە خۆشترین ژیانە بژی نابێ بە خەڵک بڵێ تۆش تحملی ئەو ژیانە بکە بێ کەسێک بیڵێ وەکو میلەتەکە بژی بەڕاستی ئێمە کاتێک کە نەتوانین نان بۆ خەڵک دابینکەین من پێم وانێ بتوانین ئازادیشیان بۆ دابینکەین و دەوڵەتیشیان بۆ دەستە بەرکەین ئێمە کاتێک کە بیر لە ژیان و گوزەرانی خەڵک نەکەینەوە چینێک لەسەرەوە خاوەنی دەسەڵاتین وەزعمان باشە گوزەرانمان باشە پێمان وابێ خەڵکی کوردستانیش هەمووی وایە وانە ئێمە من پێم وایە ئێستا دابڕانێکی گەورە لە نێوان خەڵک و دەسەڵاتایە لە هەرێمی کوردستان بابین خەڵک ئاشکەینەوە بابین ئاشکردنەوەی خەڵکیش بەڕاستی بەمە دەکرێت چارەسەری ئەم کێشە سیاسیانە بکەین وەچی کە بڕوبیان و لە یەکتری نەگرین و سینناریۆی لابەلا دروست نەکەین کە خزمەت بە کێشەکە و بەردۆخەکە ناکە من پێم وایە بە هەموو حیزبەکانەوە ناتوانن چارەسەری ئەم کێشەوەرنەی ئێستا هەرێمی کوردستان بکەین چ جایەوەی دوو حیزب بەیەکەوە ڕێکەون ئەو کارە بکەن کە من پێم وان نیان لەوەشا سەرکەوتوو بن ئایا پەرلەمانتارانی کوردستان جگەل وەکو کاک دکتۆر شێرکۆ باسی کرد جگەل لە کۆمەڵ و گۆڕانیش ئامادەن بڕیارێک بدەن دەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەمێنێ ئایا ئامادەن 2 ساڵ و 3 ساڵی تر بۆ سەرۆکی هەرێم جارێککە نوێ بکەنەوە ئایا ئەمادەن ئەتوانن کارێکی وا بکەن ئایا خەڵشتەوە دەرفەتێک بڕۆی ئەوە مێژوویەک بوو ڕۆیشت و من پێم وایە ئەوانەی وایە کرد تووشی شکستێکی گەورە بوون و جارێکتر ئەو هەڵەیە دووبارە ناکەنەوە گەر دووبارەشی کەنەوە برینێکی قوڵترە خەنە جەستەی خۆیان و دەرەنجام لی سوودمەند نابن بۆیە من بەلای منەوە ئاساییە بەس من پێم وایە ئەوە خزمەت بە دۆخی ئێستا هەرێمی کوردستان ناکەوە ئەو لایەنانەت یا سەرکەوتو نابن و ناتوانن ڕوبەڕووی ئەو تەحەدیانە ببنەوە کە ئێستا بڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە من دەڵێم ئەگەر هەمووشمان پێکەوە ڕوبەڕووی ئەو کێشانە ببینەوە بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆین بژڵێن بەڵێ هێشتا مەترسی گەورە چاوەڕێمان دەکا هێشتا دەبێت هەمومانەوە بەرپرسیارەتی هەڵگرین و هەمومان چاوەڕێی هەموو ئەگەرەکان بکەین هێشتا هەرکەمە چجای ئەوەی لایەنێک بە تەنیا یا دوو لایەن کە نتوانن لە 150 پێک بێنن یا هەندێک لایەن لەم لاولا کە ناتوانن ڕێژەیەکی ئۆتۆ دەنگیان هەبێ بەڵام لە پەرلەمانە هەن
ئەمانە بکەینە سووری بەرلەشکر و پێمان وابێ زۆرینەیەکمان لەگەڵە و ئەو بێنە و دەست پێشەوە هەموو کێشەکانمان هەڵ کردوم پێم وایە کێشە قەیرانی هەرێمی کوردستان بەو سیناریۆیانە چارەسەر نابێت. سپاس دەکەم مامۆستاکای تۆر ناوبڕێکمان دوای ناوبڕەکە دەگەرم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆرەکە بگەرم بۆ لای بەڕێزت سەبار بووی کە ئێمە دوایەوەی کە باز لەو جۆرە سیناریۆیانە دەکرێت خەباتی پەرلەمانی لە کوردستان لە بەردەم چیدا گەڕانەوەی بۆ خولەکانی پێشووتر کەوەی کە پەرلەمان نەتوانێت دەست بۆ پرساسیارەکان ببات. لە ڕاستیە مەسەلەی ئەوەی کە ینی بەبێ گۆڕان و کۆمەڵ پەرلەمان دەست بە شوکارەکانی بکاتەوە یاخۆ پرۆسەی سیاسی ینی منیش بە دەوری خۆم لە ڕاستیە ئەمە شتێک نییە بڵێم وڵا ئەوەندە قورسە یاخود ئەوەندە کاریگەر بێت ئیتر ئەم دوو هێزەی تر کە سوپیان بەسرێەوە نەتوان ئیش و کارکەن بە پێچەوانەوە ینی من نەتوانم لێرەوە بڵێم ئەو هێزانەی تر کە ئەیانەوێت بەو میکانیزمەی کە پێچەوانە بێ لەگەڵ بانگەشەکانی ڕابردوویان پێچەوانە بێ لەگەڵ ئەسڵەن ئەو پرۆژە یاسانەشی کە خۆیان پێشکەشیان کردووە بەو شێوەیە پەرلەمان دەست بە شوکارەکانی بکاتەوە پرۆسی سیاسی دەست پێ بکاتەوە لە هەرێمی کوردستانەوە پیرۆزباییان لەکەین بە بەیانی زووتر نییە با بڕۆن ڕێککەوتن بکەن و جۆرەی کە بەرژەوەندی حیزبی خۆیان ئەیخوازێ بەو جۆرەی شوکارەکان بەڕێوەبەرن. بۆیە لە هەموو بارێکە ئەو تەڕەفانەی تر کە نێگەر قسە لەسەر زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بێ ئەوە مەیدانی کاری پەرلەمانی و بە تایبەتی خەباتی ئۆپۆسیۆن بوون لە ئێستادا زەمینەیەکی زۆر زۆر لەبارە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی لە ڕاستیە ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بە معنای کەلیمە
لەژێر پرسیارایە هەتاگەر بتوانی زاراوی حکوومەتیشی بۆ بەکاربێنی لایانی کەم ناتوانێت ژیانی خەڵک لە تابین کە خزمەت گوزارێت هەرە سەرەتایەکان بگەیەنێ و ئەمن و ئاسایشی هاوڵاتیانیش ئەوان بەڵێ بۆ کاری ناسایی بکەن و بستن بدۆم دۆخە بکەون یاخود لە ڕاستیا ئەو دۆخەی ئێستا بەرهەمی ئەو جۆرە لە حکومڕانیە کە لە 20 ساڵی ڕابردووە کراوە جا هەر هێزێک خوازیارە ینی هەمیشە لە ڕابردووە بژی و ئایندەی هەرێمی کوردستانیش بە ڕابردوو بکە واتە ئەم تایپە لە حکومڕانی کە بە بڕوای من لە هیچ شوێنێکی دنیا نمونەی نییە ئەمە دووبارە کاتەوە پیرۆزی بێ و ئێمە لە ڕاستیا لەسەر خەباتی خۆمان بەردەوامە بین و دنیا لە ئەگەرایە سیاستکردن لە ئەگەری جۆرا و جۆرایە و هەڵبژاردن هەیە گۆڕانکاری لە جیهانە ڕووەدا ناوچەکەی ئێمەش بێگومان بێبەش نابێت لەو گۆڕانکاریانە بۆیە ئێمە چ لە با بڵین لە ناو بەڕێوەبردنەکە بین یا لە دەروی بەڕێوەبردنەکە بین کە بەشێکی کاریگەرە بین لە عملی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ ئەو مەبادیئانەی کە کارمان لەسەر کردووە و ئەوانە هەمووی لە پێناوی هەم ژیانێکی باشایە عەدالەتی کۆمەڵایەتیایە هەم لە پێناوی بنیادانی دیموکراسیایە بۆی لای خەڵک بێر گۆڕانکاریێک بکرێت لە سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر کارا بکرێتەوە بۆیە کە جارێکی تر دەست بۆ پرسی سەرۆکایەت هەرێم نەبرێتەوە لە ڕاستیا ئەوە پەیوەندیدارە بەو لایەنانەی کە جۆرێک بە چ جۆرە ڕێگەوەی بۆ ئەوەیە ئەو گۆڕانکاریەگەر بکرێت ینی لە ڕاستیا وەکوتم ئەوە ترسێک لەوەی کە با بڵین ئەو مۆدیێلە لە بەڕێوەبردن لە کولی چوارەمە کە بەڕێوەبردنێکی زۆر سەرکەوتوو بووە لە مێژووی پەرلەمانی هەرێمی کوردستانە بێگومان لێکەوت ینی ئەوەیە کە جارێکی تر لەو بابەتە دووبارە نەبێتەوە چکە ئەسڵەن وەکوتم چەند جارێک پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی دەستبردن بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم و دۆسەی نەوت و ڕۆڵی ڕقابی لە پەرلەمانی کوردستان کە چۆن بێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەمانە وای لێ هاتووە و ئەمانەش لە ڕاستیە بەشێکی زۆری پەیوەندیدارە بەو دنیابینیە جیاوازانەوە کە لە نێو فراکسیۆنەکانی ئەم جاری پەرلەمانی کوردستان بە دیاریکە ئێستا هەوڵ هەیە بۆی پەرلەمان بگەڕێتەوە بۆ خولەکانی پێشتر نەتوانرێت ینی پەرلەمان تا ڕۆڵی خۆی ببینێت لە ڕاستیە بۆچوونی من لە هەرێمی کوردستانە بەگشتی هێشتا با بڵین خەباتی پەرلەمانی و ڕۆڵی پەرلەمانتار لە ناو هەموو لایەنە سیاسیەکانە بە جۆرێک لە جۆرەکان یعنی تێگەیشتێکی تەواو نییە بۆی جا لە لایەنێکەوە بۆ لایەنێکی دەگۆڕێ بە دلیلی ئەوەی بە بڕوای من ئەگەر بەهاتایە یعنی ئەم لایەنە سیاسیانە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو لایەنانی کە لە چەند ساڵی ڕابردووە حکومڕانیان کردووە و لایەنەکانی دیریش هەڵبەتە لایەنی کەم کەسی با بڵین بەرپرسی یەکەم و دووەم ئەگەر با بڵین زۆر نینە خواردتریشەوە خۆیان هاتنە ناو پەرلەمانی کوردستان لەبەرەوە بێگومان بەڵێ ئەو قسانێکە ژۆمان لێ بێ ئەبێ پەرلەمانتاران دەرز لە ڕابردوو وەرگێن ئەبێ پەرلەمانتاران ئەم پەرلەمانێکی عاقڵ بێت نەفەسێکی ترەوە بستەوە ناو پەرلەمانی کوردستان ئەمە دەربڕی ئەوەیە کە لە ڕاستیە مەیلێک هەیە بۆ ئەوەی کە بیانەوێ پەرلەمانی کوردستان بەو شێوازە کارکە کە لە خزمەتی کۆمەڵێک ئەجەندای دیاریکراوە بێ کە زیاتر ئەجەنداکان ئەجەندای حیزبیە بەڵام من لێرەوە هەموو خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە لە هەموو لە حەزەیەکی ئیشکردنەوەی پەرلەمانی کوردستانە ئێمە سووری لەسەر ئەو مەبادیئانەی خۆمان کە لە ڕابردووە کارمان لەسەر کردووە لەگەڵ هاوڕەکانمان لە فراکسیۆنە جیاوازەکان و هەر ئەبێ ئەو مەبادیئانە بچەسپێ لە هەرێمی کوردستانە لە بابەتی دەستورێکی پەرلەمانی کە لە خزمەتی ئێستا و ئایندەی هەرێمەکەمانایە و مەسەلەی ئیشکردن لەسەر مەلەفی داهاتەکان بە هەموو جۆرەکانیەوە چ داهاتی نەوت چ داهاتی نانەوتی کە ئەمە لە ڕاستیە بۆ ئێستای هەرێمی کوردستان بابەتێکی ژیاریە کە بەپێی هەموو زانیاریەکان بەپێی هەموو ئەو داتایانەی کە لە بەردەستایە هەرێمی کوردستان بای ئەوەندە داهاتی هەیە کە وەکو جاران موچە بدا و وەکو جاران شای سەردارایەکان بدا و ئەم ستەمەی پاشەکەوت لەسەر خەڵکی کوردستان نەمێنێ و خەڵکی کوردستان بەهرەمەند بێ لەو داهاتە جۆرا و جۆرانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە لە ڕاستیە پەیوەندیدارە بەوەی کە حکمێکی ڕەشید لە هەرێمی کوردستانە سپاسکەوتور مامۆستا گەلبگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە باس لەوە دەکرێت کە هەر جۆرێک لە ڕێکەوتنی لەسەرکراوە کە پەرلەمان تەمەنی ساڵێک درێژ بکرێتەوە سەرۆکایەتی هەرێم تەمەنی ساڵێک درێژ بکرێتەوە
پێ دوایە لە حاڵەتی درێژکردنەوەی ئەم تەمەنی پەرلەمان و سەرۆکایەتی کوردستان لە بەردەم چ دۆخێکدا دەبێت؟ یەکێک لە سیناریۆکانەوەیە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم. ئەم سیناریۆیە ئەگەر بکرێ یان نەکرێ من پێم وایە هیچ خزمەت بەدەسەڵات ناکە و هیچ خزمەت بۆ حیزبانەش ناکە کە بیت لەو درێژکردنەوەیەکە. چۆن خزمەت ناکەوە ئێمە پرۆسی هەڵبژاردنە ڕەنگە هەندێک حیزب لە هەڵبژاردن بترسێ بۆ ڕەنگە 2 ساڵی تر. پێم وایە هەتاکو ئەو سیستەمە لە کوردستانە هەبێ هەڵبژاردن دەوری نییە. ئەو حیزبانەی کە هێز و پارە و دەسەڵاتیان هەیە و تەزبیرە زانن ئەوانە هەر براون و لە هەرێمی کوردستانە بەداخەوەی لەم جارێکی تر بە دەنگی زۆر نییە. بۆ سەرۆکی پەرلەمان حیزبەکەی 9 ملیۆن دەنگی هێناوە لە هەرێمی کوردستانە، بەڵام زۆر باسانی 4 پۆلیس دەتوانێت بیکاتە دەرەوە. لە کوردستانە هێز حکومەکە، لە کوردستانە میلیشیا هەیە، لە کوردستانە تا ئێستا حیزب دەسەڵاتدار لە کوردستانە تاک لە حیزب گەورەترە، حیزب لە پەرلەمان گەورەترە. لە کوردستانە ڕێز لە ئیرادەی خەڵک ناگرێت. لە کوردستانە شتێک پێی نییە پێی بوترێ ئازادی. لە کوردستانە شتێک پێی نییە پێی بوترە سیستەم. خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوەیە ئەو گەنجانەی 5-6 ساڵی شت خوێندنیان تەواو کردووە و دەرچووی زانکۆکانن پەیمانگاکانن تا ئێستا دانەمەزراون، چاوەڕۆی دامەزرانی ژانەکەن. خەڵک چاوەڕوانی موچەکەیەکە کە مندامان لە ریزی موچایە ئەمرن گیانیان لە دەزەدەن. خەڵک چاوەڕێەوەی پاشەکەوتەکەی بۆ بگەڕێتەوە. خەڵک چاوەڕێەوەیە ئاو کارەبای هەبێ، خەڵک چاوەڕێەوەی ڕێگاوبانی هەبێ، خەڵک چاوەڕێەوەیە دوژمن پەلاماری نەدا، خەڵک چاوەڕێەوەی مەرزەکانی لێدانەخرێ، خەڵک چاوەڕێەوەیە سیستمێک دروست بێ و ئاڵوگۆڕی دەسەڵات ببێ. کێشەی خەڵک بۆ من حەزەکەم ئەوە بڵێم، کێشەی خەڵک ئەم ڕۆگە دروستکردنەوەی پەرلەمانیش نییە جارێکتر کارەکردنەوەی پەرلەمان. کێشەی خەڵک سەرۆکی هەرێم نییە ببێ یان نەبێ، خەڵک ئێستا بە دوای نان و ژیان ئاگەڕێت. لە پێناوی نان و ژیانە خەڵک وڵاتەکەی خۆی بەجێ ئەڵێوە چێ لە وڵاتێکتر بە شانازیەوە ئەڵێ من خەڵکی وڵاتم. خەڵک لە پێناوی ژیانە بیر لە هەموو سیناریۆکان ئەکاتەوە. مردن و دەریا هەڵبژێرە بە زاماندنی لە وڵاتە بمێنێتەوە. بەرپرسانی کورد بێن ئەم کێشانە چارەسەرکەن. بە درێژکردنەوەی ساڵ و 2 ساڵ ئەم برینانە قوڵترە بێتەوە. ئەم کێشانە چارەسەر ناکرێت. بابێن ئەو داهات و سامانەی لە دەرەوەی جارێکتر بیهێنەوە، ئەو نەوتە زۆرەی کە ئەفرۆشرێ بیدەنە خەڵک. ئەم کێشانە چارەسەرکەن، ئەو کاتە پشتی داوای پشتیوانی لە خەڵکیش بکەن بۆ هەر کارێکتر کەیانەوە بیکەن. من بەڕاستی گەشتبین نیم بەوەی ئەمە هیچ خزمەت بە خەڵکی کوردستان ناکە. ئەو سیناریۆ بە حیزب دەکە. من پێم وایە لەوانەیە لە ڕووکەش و ڕواڵەتدا خزمەت بە حیزب بکە یا خزمەت بە کورسی چەند بەرپرسێک بکە، تەمەنی کورسیەکانیان شتێک درێژتر بێ و زیاتر بتوانن ئەو سەرۆت و سامانەی بردویانە بیبەن و بە هەدەری بدەن. بەڵام لە نەتیجە خزمەت باوانیش ناکات، چکە خەڵکی کوردستان دەرەنجام ڕۆژ بە ڕۆژ من پێم وایە دەنگی ناڕزایی زیاتر دەبێت، دەنگی بێزاری زیاتر دەبێت. بەمە کێشەی خەڵک چارەسەرەکرێ. فەرمووەم کێشانەی خەڵکی کوردستان لەسەر تا خوار بیگرە بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکی هەرێم و ئەمانە چارەسەر دەبێت یان بین بە دوای چارەسەری جددیە بگەڕێین. من پێم وایە گەر کێشەی خەڵک چارەسەرکرایە خەڵک بۆ خۆی جارێکتر هەرە بەرپرسانەی هەڵبژاردەوە و ئەوە دەمانە خزمەتیان پێکردوین و بەرهەمیان دیارە و جێدەستیان دیارە و شانازیشیان پێوەکردن، چون خەڵک بە دوای ژیان ناگەڕێ. خەڵکی ئیمارات شێخ زاید ئیماراتی دروستکردا و کاتەی مرد هەموویان کردە کۆڵیان و دەستیان ماجە کرد و شانازیان پێوە کرد. پیاوێکی نەخوێنەواریش بوو، چکەوتیان ئێمەی لە خەڵکێکی دەشتەکیەوە دەوارنشینەوە گەیاندە شوێن حاڵەتێک پیاوێکی ئیماراتی بە هەر شوێنێکی دنیا بڕوا ڕێزی بگرم لە خەڵقی ئیماراتە و بۆ زیاد لە 150 وڵاتی دنیا بەبێ ڤیزە بڕوا و هەموو دنیا بەردەمیا کراوە بێ و ئاستی ژیان و گوزەرانیان ئاوا بێ لە بەرەو شانازی پێوەکە. ئەمە نانتوانیوە تاکی کوردیش ڕازی بکەن. کۆمەڵێک کەس لە پێناوی دەسەڵاتەکەیە یا لە پێناوی معاشە موچەکەیە یان هەنێک کەسیش لە وڵاتی ئێمە بەداخەوەی لێم جیلێکمان هەبووە پێشتر کە هەر شوێن کەوتە بووە ئەم کەسانە پشتیوانیان لێەکەن و بەڵام دەرەنجام ئەو خزمەت بەوان ناکەوە. من پێم وایە بیر لەو سناریۆیانە نەکرێتەوە باشە. ئەگەر بیشیکەنەوە سوودی لێ نابینن و ناتوانن پشتیوانی خەڵکی تیا بەدەست بێنن و پشتیوانی کۆمەلگانی دەوڵەتیش بەدەست نایە و ئەگەر ئەو کارە بکرێ ئەم هەنگاوی بەرەو ریفراندوم و بەرەو سەربەخۆبوونە چەند ساڵێک کە بەرەو دوات. بۆچی بەرەو دوات؟ من پێم لەبەرەوەی ناتوانن پشتیوانی بەدەست بێنن و خەڵک پشتگیریان ناکات. من پێم وانە لە 25 بشکرێ ئەگەر بشکرێ سەرکەوتو نابێ
و بەو حاڵی ئێستا لە کوردستان هەیە ئەگەر بیانەوێ لە ماوەی ئەم فترەیە کۆمەڵی هەنگاوی زۆر بنێن دواتریش لانی کەمە بێت دو سێ مانگێک دوا بکەوێ تا بزانین خەڵک دڵخۆش بێ و خاڵێک تری زۆر گرینگە ئێمە هەموو کاتێک لە کاتی هەڵبژاردنەکانە یا لەو کاتێک کە ئیشمان بە خەڵکە نەچین خەڵک خەڵەتێنین چونکە چاواشەکردنی میلەت تاوانێکی زۆر گەورەیە کە زۆر جارێکین هەندێک لەو پارە پوڵانەی هەیە بێنین و یەک دوو موچە بدەین و تا دەنگەکە دەن و ئەوەش گەرێکە لەبەرەوەی لە کوردستانە ئەو سونەتە سەیئێش هەبووە پێشتر یەک دوو موچە بدەن لە کاتی هەڵبژاردنەکەیە و لە موچە پاشەکەوتەکانی خۆیان چارەگە کاتی ریفراندۆم و دەنگدانەکە بەڵام دواتر تا 6 مانگ موچەکانیان نەدەنێ بەڕاستی ئەمە چاواشەکردنی خەڵکە ئەمە خزمەتی خەڵکی پێناڵێن ئەگەر پارە هەبووە پێشتر بۆ نەتان هێناوە ئەگەر نییە بێ ئێستاش نەبێ و مەترسێکی زۆر گەورەیە کە زۆر جارەی بیستین ئەڵێن کێشەی نەبوونی پارە کێشەیەکی سیاسیە کە من قەنەعەتم وایە واگەر بێت و ئەم بارودۆخە سیاسیە ئاوا نەبێ بە دڵی ئێمە بێ پارەکان دێنینەوەی دێن بە خەڵک ئەوەی سلمێنێک ئەم وڵاتە مافیا بەڕێوەی بردووە مافیاش بەڕێوەیە بە بەڵێ سوپاس مامۆستا کاکتۆرەگە بگەڕم و لای بەرەسەبارەت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئێوە ژۆک و پەرلەمانتاران پێتان خۆشت تەمەتان درێژ بکرێتەوە خێر بە هیچ جۆرە ئێمە لە فراکسیۆنی گۆڕانەوە لە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی لە هەر لە ئەساسەوە ئێمە حیزبی دەنگدەر و حیزبی هەڵبژاردنین و داواکەین کە هەڵبژاردنەکان لە وادەی یاسایی خۆیانە بەیەکەوە بکرێت و خەڵکی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵ دەنگی داوە بە ئێمە پەیمانێکی عەقدێکە لە نێوان دەنگدەر و لە نێوان حیزبەکان و لە نێوان فراکسیۆن و پەرلەمانتارەکانە بۆ 4 ساڵە بۆیە ئێمە لایەنگری ئەوەین کە هەڵبژاردنەکان لە وادەی یاسایی خۆیانە لە هەرێمی کوردستانە بەڕێوە بچن و لە ژێر هیچ بیانویەکە دوانەخێت بەڵام ئەوە گەرەی ئەو زۆر ڕێکوتنێک کە باز دەکرێت پێ دوای سەر ناگرێت ئەوەی کە دەیانەوێت پەرلەمان تەمەنی درێژ بکرێتەوە حکوومەت سەرەوە لە ڕاستیە هەز ڕێکەوتنێک لە دژی دیموکراسی و لە دژی خواستی ڕەوای خەڵکی کوردستان و لە با بڵین ببێتە لەمپەرێک لە بەردەم دەسا و دەستکردنی دەسەڵات و پێشخستنی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەوە ڕێکەوتنێکی نابەجێیە و ئێمە دژێ وەستینەوە و لە ڕاستیدا ئێمە هێزەچین بۆ ئەوەی کە وەڕانکاری ڕێشەیی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بکەین و ناچینە بازنەی هیچ ڕێکەوتنێکەوە کە لەسەر حسابی دیموکراسی ئەمە جۆرەش لە ترس پێ دوایە لە هەڵبژاردنەکان ئەو هێزانەی کە بێگومان هەر هێزێک پەنا بێتە بەر تەمدیدکردنەوە بۆ درێژکردنەوەی ویلایەت بۆ یاخود درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان یاخود نەکردن ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان لە با بڵێن ئەگەر بە دەربڕینیش دەیڵێ بەڵام لە معنای قوڵا معنایەوەیە کە لەگەڵ ئەوانیە کە پرۆسەی دیموکراسی بەرەو پێشەوە بچێت کە هەڵبژاردنێکێکە لە با بڵێن سیماکانی دیموکراسی بۆیە ئەمە گرنگە لە کاتی خۆیان بکرێت و ئێمە لەگەڵ ئەوان کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بکرێت لە هەموو لە حەزەیەکی چوونەوەی ئێمەشە بۆ پەرلەمانی کوردستان دیسانێڵێمەوە لەگەڵ هاوڕەکانمانە یەکەم ئیشمان مەسەلەی هەڵوەشانەوەی ستەمی پاشەکەوتە بێ بە تایبەتی بڕیاری 64 نایاسایی کە لە ساڵی 2016 لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین ناوی پەرلەمانی کوردستان و مامۆستادارە محەممەد ئەمین ناوی پێشووتەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە سوودی سەرەکی لەگەڵ مامون سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان